لیاریەکانی هەفتەی دووەمی خولینایەوی تازە پێگەیشتوانی کوردستان و کۆمەڵەی دووەم چوار یاری ئەنجام دران هەریەکە لە هەندرێن و برایەتی سەرکەوتنیان تۆمار کرد و گاڕە لەگەڵ زاخۆ و ئارەڕات لەگەڵ دهۆگ یەکسان بوون. لەسەر یاریگای هەندرێن تازە پێگەیشتوان یانەکە میوانداری پێشمەرگەی هەولێری کرد. سەرەتا تازە پێگەیشتوانی هەندرێن باشتر بوون و توانیان گۆڵێک تۆمار بکەن، بەڵام ناوبژوانی یاریەکە بە بیانی ئۆفساید ڕەتی کردەوە. لاخولەکی 28 ناوبژوان فیکەی لێدانی سزای بۆ پێشمەرگەی هەولێر لێدا و شڤان شەماڵ توانی یانەکەی با گۆڵ یەکەم پێش بخات. لاخولەکی 39 محەممەد شاخەوان ئەنجامەکەی بۆ هەندرێن یەکسان کردەوە با تۆمارکردنی گۆڵ یەکەم بۆ یانەکەی. لانیوەی دووەم و لە خولەکی 65 ناوبژوان فیکەی دووەم لێدانی سزای بۆ تازە پێگەیشتوانی پێشمەرگەی هەولێر لێدا. شڤان شەماڵ ئەم جاریان سەرکەوتو نەبوو لە هەژانی تۆڕی گۆڵ یانەی میواندار و ئەحمەد دڵشادی گۆڵپارێز دووری خستەوە. لە خولەکی هەفتە یاسر یاسین تازە پێگەیشتوانی هەندرێنی کردە خاوەنی گۆڵی دووەم. هەمان یاریزان دوای 9 خولەک بە کارتی سوورکرایە دەرەوە، هەرچەندە تازە پێگەیشتوانی پێشمەرگەی هەولێر هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیان دەدا، بەڵام یاری بە سوودی هەندرێن بە کۆتا هات بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک. سوپاس بۆ خوای گەورە، نقطەی باش بوو. ئەمە پێشەکی تیپەکەمان برێن لە ماوەی کەم کۆکردەوە چێت و ئەگەر بەخۆت بزانی بڕیارەکە لە ناکاو بوو کە دەبتە 2004. ئەمەش بۆ گەنجانە تیپەکی باشمان دروست کرد. ئێمە لە وەک خۆت دیتت چەند لێدانی سزامان بۆ نەگیرا گۆلێکیشمان لێ ڕەفز کراوە. یەکەم شت تیپەکەمان یەک لاعبی نوێی نییە، مەسەرەن عەفوەن کەون لە نادیەک تۆپانێکیان لەکنە خۆمان بی هەمووی نوێیە، هەمووشمان لە کۆڕانانی هەندێک لە مەرکەز شەباب هەندێک کۆڕان. ئیتر بەو مانگ و 2 مانگێکی هەر ئەوەندا ئاستیان بەرز دەبێتەوە. یعنی فرسەی ئاسان هەیە لەزدەن ناشئینن وچی گۆڵێکیان خۆت عەفوەن دەڕوخێن، یعنی ناتان بێنە ناو کەشەوە. مەسەرەن پار و پێران ناشینی پێشمەرگەی 2 ساڵێک 3 ساڵێک مەسەن چەند لاعیبەکمە بوو کە پار زۆریان لە شەبابی تۆپانە بوون نازناویان برد، هەمویان لەک ناشئینی بەسەرکردن بۆ شەوەی. لیارێکی دیکە تازە پێگەیشتوانی برایەتی با 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک لە هەولێریان بردەوە. گۆڵەکانی برایەتی محەممەد سەرباز لە خولەکەکانی 19 و 21 تۆماری کرد. تاکە گۆڵەکەی هەولێریش لە خولەکی 63 لەلایەن عەلی کاروانەوە تۆمار کرا. لە دوویارەکەی دیکەی هەمان کۆمەڵە گاڕە و زاخۆ بەبێ گۆڵ یەکسان بوون و ئارەڕات و دهۆکیش بە هەمان ئەنجام. بەم شێوەیە برایەتی بووە خاوەنی 6 خاڵ پێشەنجی کۆمەڵەکەی گرتووە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.